کە پێویستی بەمە و توخوا با شەرم نکات توخوا بیبە شەرمی لێ مەکە توخوا ئەو کەسانەشی گەلۆ چوادۆریان توخوا بە چاوێکی کەم سەریان مەکە. ئەمە سەبەتەی هەمووانە بڕیارە لە ڕۆژی پێنجشەمەوە لە زۆرێک لە مارکێت و قەسابخانە و شوێنە گشتەکاندا دابنرێت. تۆی هاوڵاتی کاتێک چیلۆیەک تەماتە خەیار بیبەر پەتاتە دەکڕیت دەتوانیت دوو دانەی لێ بکەیتەوە ئەم سەبەتەیەوە یەک چیلۆیشی تێ بکەیت چەندێک کە توانیت بۆی ئەو کەسانی کە نەدارن دەستکورتن سوودی لێ ببین و بێبەرامبەر بتوان بیبنەوە. چەندگە جێگەم پرۆژێ بەڕێ دەکەن ئەوەی کە هەیە لە ئێستادا دوو گەنجە لێرن پێم خۆشە زانایی زیاتر لە خۆیان وەربگرم ئەگەر فەرمونەیەرە کاک کۆپچکۆل و کاک محەممەد سڵاوتان لێ بێ. ئەم پرۆژەیە چییە کێچێتە بۆی جێبەجەکردنەوە و چێش هاوکاریتانەکە؟ ئەم سەبەتەیە هەمووانە فکرەکەی خۆمە کەس هاوکاریمان ناکات جارێکە بەڵام حەسەب کۆمەڵە مارکێتی زۆر ئەم سەبەتەیە با پێناسەیەکی کورتی بۆ بکەم. ئەم سەبەتەیە ئەگەر هەمووان بتوانین بەشدار بینتیایە باوەڕ بکەن هیچ دەستێک بە بەتاڵی ناگەڕێتەوە ناو ماڵە و مناڵەکەی. لە چەند شوێندانرێ؟ وڵی لە زۆربەی زۆری مارکێت و قەسابخانە و میوەفرۆشەکانی سلێمانی و عەدیان پیاوین حتا هەڵەبجە کەرکووک هەولێر حتا دهۆک لەم شوێنانە دانرێت ئینشاڵڵا لە ڕۆژی پێنجشەمەوە کاتژمێر 8 ئێوارەی ئێمە ڤیدیۆکمان بۆ ئامادە کردووە ئینشاڵڵا ڤیدیۆکەش بڵاوکەن و لە دوای ئەوەی تێ ئینشاڵڵا بڵاو بێتەوە. ئەم بیرۆکەیە هەموو کەسێک دەتوانێت خۆی سەبەتەکە دابنێ خۆ دەبێ خۆتان سەردانی بکەن. طبعاً لە دوای ئەو ڤیدیۆەوە ئەتوانن هەموو کەسێک لە شوێنەکانی خۆیانە داینێن ئەم سەبەتەیە مارکێت بێ دوکانی میوەهات بێ قەسابخانە بێ ئەتوانێت بەشدار بێ و ئەم سەبەتەیە دانێ خێریش یەگات. هەر کەسێکیش ببوورە هەر کەسێکیش ئەگەر نەیتوانی سەبەتەکە دابین کات ئێمە بۆی دابینەکەین. چۆنە بیرۆکەیەوە بۆ هاو چی وای لێ کردی ئەم پرۆژەیە بکەیت؟ وەڵای گوزەرانی خەڵک وڵای گوزەرانی خەڵک زستان بوو کەسێک تەلەفۆنێکی بۆ کردم کوڕێکی گەنج دوو مناڵی بچووکی هەبوو مناڵەکانی ساڵ و نی و دوو ساڵە بوو تیکا کاکۆ حاڵ و گوزەران زۆر خراپە تکاو لێ یەکەم فریام بکەوە. من کە ڕۆشتم بۆ ماڵەکان بەڕاستی ئەوەی کە من بینیم علی کافر بیبینایە مسلمانە بوو لەوێ ئەوە تاسی دانابوو ئەوە دەینی تێکرد بوو ئەوە داری تێکرد بوو ناو ماڵەکە پڕ بوو لە غاز چاوی مناڵەکانێکی دیمەنەکە زۆر ناخەژێن بۆ زانی چی لەسەر ماوە خۆم پێ نەچیە لێ ئەنی خەریب بۆ بورامەوە یعنی ئایلەیەک ژیانیان ئاوا بێت خوا ها ئەو سەری کۆڵان دوو مناڵ بم لێ لە برسا ئەو سەری کۆڵان دەوەنەوە شەوەستا بێت ئەوا بێت ئافرەتێکی داویان پاک لەشی خۆی بفرۆشە بۆی کە دووبراکە لە برسا نەمرن. تێگەم ئەم سەبەتیان بۆ ئەوە داناوە بەڕاستی ئەبێ داوای پارە لە خەڵک ناکەین بەخوا داوای پارە لە خەڵک ناکەین بەس ئەمە حەسەب لە شوێنەکانە دابرێت تۆ کیلۆیەک لەمە کڕیت قەشەکە با دوو دانە بکەیت ئەم سەبەتەیەوە کیلۆیەک تەماتە کڕیت قەشەکە با سێ سەر بکەیتە ئەمەوانە تو ماڵێکی پێشێنی کاک هەمە تۆ قسە بکە وەڵی. چەند شوێن تاس ئامادەیان دەبڕێ لە کوێ دانرێ؟ زۆربەی شوێن ئامادەیان دەربڕیوە سپاس بەخوای گەورە تر ئەوەشی لەتوانە ئێمەیا بێ خۆمان بە پێی خۆمانە چینە ئەو شوێنانە و ئەم سەبەتەی هەمووانە داهێن. سپاس بۆ تۆ نمونەتان زۆر بێت بە قوربانە بم بەنای هەمووانی شۆدانەوە واتە بۆ هەمووانە بەڵێ هەموو کەسێک ئیسفادێ لێ بکە ئەمە بۆ دامانە ناوەکە ئیشوکاریان نییە بۆ ئەوانش دامانەوە کە مۆزەفن 3 مانگ جارێک ماش وەرەگرن ئەمانیشە ئەشنە ڕیزی کەم دەرامەتەوە هیچ ئیشێکی تریان نیە هیچ کەسابەتێکی تریان نییە تکە بە ئەمەنە بێتایبە. باشە من ئەو ڤیدیۆی کە دروستم کردووە جدی کارگوزارێکم لەبەرایە ئەوەی کە شار خاوێنەکەنەوانێ جدی شەرەفن لەبەر کردووە بووی لەبەر ئەوەی کە هەمووان بتوان دەستی بۆ بن مامۆستا ئەوەی کە لە داری کارەبایە ئەوەی لە هەر شوێنێک داوامەکات کە پێویستی بەمە و توخوا با شەرم نکات توخوا بیبە شەرمی لێ مەکە توخوا ئەو کەسانەشی گەلۆ چوادۆریان توخوا بە چاوێکی کەم سەریان مەکە. دڵت پڕ ڕازانم سپاس بۆ تۆ
لەمە دووە ئەم سەبەتەیە لە زۆرێک لە مارکێت و شوێنە گشتەکاندا دادەنرێت تۆ کاتێکە شتێک دەکڕیت ئەگەر دوودانی لێ بکەیتە ئێرەوە لەوانەیە سەرسفرەی ماڵێک پێ ببوژێتەوە ماڵیش بە بەخشین کەم ناکات هەر بمێنن